ئازادی خوازانی بەڕێز خەڵکانی خاوەن کەرامەتی ناڕازی لەستەم و نادادی بەداخەوە جارێکی دیکە خەموستەمێکی دیکە کۆی کردینەوە جارێکی دیکە دەسەڵات لە ڕێگەی دادگا و دادوەرەکانیانەوە دایانەوێت خنجەرێکی ژەهراوی لە ڕۆحی ئازادی خوازی خەڵکی خاوەن ئێرادە و دەنگی خەڵکی بەشخورا و ستێندیدە بدەن بڕیاری پێشوەخت و ئامادەکرا و دادوەری دادگای دەسەڵات بۆ سزادانی چالاگوانانی بادینان بە 6 ساڵ زیندانی ئیدانە و شەرمەزار دەکەین لە کاتێکدا بەناو دادگا سزای خەڵکی بە شەرەفی ناڕازی خاوەن ئیرادە و کەرامەت دەدات بکوژان و تۆمەتبارانی خوێنی گەنجە خێر لە خۆنە دیوەکانی خۆپیشاندانەکانی نان و ئازادی ئێستا بە ئازادی دەسوڕێنەوە و لە مەرزعی بەرپرسەکاندا دەحەوێنەوە دەسەڵاتێک کە هیچ هێزێکی هەرێمی نەماوە پەنای بۆ نەبات کلکی لەگەڵ گرێ نەدات ڕای نەکێشێتە ناو خاکی پیرۆزی کوردستانەوە بە هیچ جۆرێک مافیەوەی نییە پەنجەی تۆمەتی سویخوڕی بۆ هیچ کەس درێژ بکات بڕیارە سیاسیەکانتان مسقالە زەڕەیەک دەنگی ناڕازی گەلی بێور و ناڕازی ستەم تاوانەکانتان ناترسێنێت بەڵکو و تەمەنی ستەمتان کورتتر دەکاتەوە دەسەڵاتە ئەمنیەکان فشۆڵتر دەکاتەوە ئەو دەسەڵاتە ئەمنیانەی بۆ هێزی وڵاتان دایم ئەژنۆیان لە زەویوە و بۆ کوڕی فەقیر و وەژاری ئەم میلەتە بوونەتە جەلادی زەمانە داوا لە هەموو خەڵکی بە شەرەفی خاوەن ئێرادەی کوردستان و خەڵکی خاوەن وجدان دەکەین پێکەوە بە یەک دەست دژی ئەم ستەمە گەورەیە بۆستینەوە تا بڕیارەکە هەڵبۆشێتەوە ماف بۆ خاوەن ماف بگەڕێتەوە هیوادارین دەسەڵات هەرچی زووە دەستبەرداری شێوازی خراپەکانی خۆی بێت کە بۆ خنکاندنی هەناسە ئازادەکان بێباکانە دەستیان بۆ دەبات کوردستان ئاوەدان شەرمەزاری بۆ دەسەڵاتی دادگای بنەماڵە ڕۆشنبیران و ڕۆژنامەنووسان و چالاگوانان و خەڵکی ناڕازی قەزای سێ سادق هەر بژین بۆ ئێوەش بژی ئازادی 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 نام بۆ دەنگدادەی نام بۆ بەڵێ بۆ ئازادی شیروان شیروانی وابرەکانی ئێمە وەکو ئازادی خوازانی سێ سادق بە تەواویمانە پشتیوانی لە بادینان و دەنگەستەم لێکراوەکانی بادینان دەکەین بەڕێزان ئەو سیارەی من نییە من داوازێک عەرەوانێکیش نییە بە قوربانی چاوم پیاوە بادینانە مانیان لە خواردن گرتووە ئەگەر وا بێت پێویستە لە هەموو شار و شارۆچکەیەکە مانگرتن لە خواردن ڕابێتە بە پشتیوانی لەوان ئەم جارە فاشستە کوردیانە بدا لە عێر بۆ ئەوەی جارێکی تر نەتوانێت شەپۆلی ژیانی خەڵک ئێمە ئەوەش ڕاک دەسەڵاتی دیکتاتۆری دەوڵەتی پێویستە ئێمە وەکو میلەت خەڵک ئەو سیستەمە بشکێنین ئەو نادادی ئەو ناعەدالەتی ئەو ستەم زوڵم و زۆرە بشکێنین لەسەرمان کە نەبێ بە کلتورێک نوشەی لەسەر ئێمە بمێنێتەوە چون ئەم جارە بۆیان بچێتە سەر بە دڵنیاییەوە زۆر لەوەی کە ئێستا هەیە کوردستان بارودۆخ خراپترە بێەوە ئەم جارە بشکێن بە دڵنیاییەوە کوردستان بارودۆخی ئەگۆڕێن ئێمە ئەبێ شکست بە ستەم بێنین لە کوردستانە ئەمجا ئەتوانێت شکست بە دیکتاتۆریەت بە داگیرکاری بێنین لەسەر کوردستان دەسەڵاتێک هێزێک بەداخەوە هەڕەشەی ئەخلاقی لە خوشک و داکمان دەکات باشە تعدای شەرەف تعداش بەداخەوە بەڕاستی بەحسی ژەمەی نەکردووە ئەوەی کە ئێستا لە بادینان ئەگوزەرێت هاوتەری بە لەگەڵ دادگای سەمرەی حکومەتی عێراقیە ئازادی خوازان لەناو دادگا هاوارەکەن ئەڵێ هاوار جەلابی دادوەر دادا لە شرەفمان نەکرێت ئەڵێ خوشک و داکتانی دادای لێک لەبەر ئەتراف بکەن کە چییە بە خەڵکار بێدەنگە بەڕاستی ئێمە دڵنیاین ئێمە هەوڵەکان با جێوادێن بەڵام گرنگەوەیە کوڵ نەدەین گرنگەوەیە بیۆر بین چاکەترس بین بۆەوەی داکۆکی لە ئازادی خوازان بکەین ترس چییە یانی ئینسان نەبجارە بێت ئەم دەسەڵاتە کارێکی کردووە بەڕاستی هەرچی شتی ناشیل نەکردوێت هەرچی شتی نابوو دەکردوێت تعدا لە خوشک و داکمانەکەی بۆی ئەتراف بکەین باشە داری کارەبای لە زەکەرمان ئەدرێ لە گەلمان ئاخردا بێئەخلاقی ئەوەیە کاکە خۆ بێئەخلاقی چییە بەحسی ژەرەمەی کرد بۆیە باشکرا نەفرەت لە دادگای بنەماڵە نەفرەت لە دادگای بنەماڵەی بەرزانی دەستان خۆش